به کانال محمد صلاح خوش آمدین. بهترین کانال یادگیری زبان فارسی و کردی سورانی. سلام دوستان عزیز، سڵاو هاوڕێیانی عزیز لەوانەیەکی تری فێربوونی فارسی لەگەڵتانم. تکایە ئەگەر وانەکانی پێشووتان نەخوێندووە سەرەتا بڕۆن لەوانەکانی سەرەتاییەوە دەست پێ بکەن و ئەگەریش تا ئێستا لەگەڵمان بوون ئەوە لەم وانە بەولاوە ئاگادار بن. ئەم وانە زۆر گرنگە، ئەم بەشە زۆر گرنگە چونکە بابەتە پێویستەکانی ڕۆژانەیە، گفتوگۆکانی ڕۆژانەیە، پرسیار وەڵامەکانی ڕۆژانەیە. پێشۆ بڕۆینە سەروانەکە تکایە بیرتان نەچێت سەبسکرایبی چەناڵەکەم بکەن بۆ ئەوەی هەرکات کە ڤیدیۆم دانا ڕاستەخۆ ئاگادارکردنەوەتان بۆ بێت بۆ ئەوەی ئاگاتان لە ڤیدیۆکانی تر بێت. واروەها بیرتان نەچێت جۆینی چەناڵەکەم بکەن لە تەلێگرام چونکە لەوێ بابەتی جیاوازتر، وانەی جیاوازتر و فێربوونی وشەی جیاوازتر و نووسراوی وەرگێڕرا و بە دەنگ و بە نووسینی فارسی و کوردی دادەنین بە هیوای سودبینین. وانەی ئەم جارەمان حوزەیە 4 کاربرد اجتماعی زبان واتە بەشی 4ەم بەکارهێنانی کۆمەڵایەتی زمان، چۆنێتی بەکارهێنان ئەو بەکارهێنانەی کە تۆ ڕۆژانە ئەیکەی. لە چەند وانەیەک پێک هاتووە، وانەی 16ەم و 17ەم و 18ەم و 19ەم و 20ەم. بەشی یەکەم کە ئێمە دێنە سەری و لەم وانەیە خوێنین عبارات و پرسش‌های متداول، واتە دەستەواژە و پرسیارە دووبارە بووەکان یان باوەکان یان ئەوانەی کە ڕۆژانە بەکارهێنی. باشە؟ ئەمە وانەی 16ەمە. عبارات واتە دەستەواژەکان ئەو کورتە ڕستانی کە ڕۆژانە بەکارهێنی و پرسش‌ها و پرسیارەکان بە پرسش‌های متداول واتەوە پرسیارە باوەکان دووبارە بووەکان ئەوانەی کە زۆر بەکاردێن. بەشی یەکەم وەکو وانەکانی تر وێنەی داوە، لەگەڵ وێنەکەیە لە خوارەوە ڕوونکردنەوەی داوە. باشە؟ ئێمە هەر بە وێنەکەیە ئەتوانین بزانین باسی چییە کات بەبێ ئەوەی من وەرگێڕانتان بۆ بکەم و هەروەها لەگەڵ ئەوەی کە فارسیەکەی خوێندنەوە کوردیەکەشتان بۆ خوێندنەوە، بەڵام تکایە لە پێش خۆتانەوە ئەو قسانەی کە من ئەیکەم دووبارەیکەنەوە بۆ ئەوەی بە جوانی فێر بن کە چۆن قسەی پێ بکەن. وێنەی یەکەم گفتوگۆی نێوان مەریەم و مادار، واتە مریەم و دایک. مریەم ئەڵێ چی؟ شەب بەخێر، شەب بەخێر، واتە شەو شاد. مادر واتە دایک ئەڵێ چی؟ شەب بەخێر، خوب بخوابی، شەب بەخێر، خوب بخوابی. کاتێک تۆ لەگەڵ کەسێکا قسەکەی ئەڵێ ئەڕۆم ئەخۆم، میرام میخوابم، یاخود ئەڵێ شەب بەخێر، تۆڵێ چی؟ شەب بەخێر، خوب بخوابی. یاخود بە جۆرێکی درۆڵێ چی؟ شەبێ تۆ هەم بەخێر. کاتێک کەسێک پێت ئەڵێ شەب بەخێر ئەڵێ چی؟ شەبێ تۆ هەم بەخێر، شەبێ تۆ هەم بەخێر، واتە شەوی تۆ شاد. وێنەی دووهەم گفتوگۆی نێوان دووستان واتە هاوڕێیان و مسافر واتە ڕێبوار. دووستان واتە هاوڕێیان ئەڵێن چی؟ کاتێک کە هاوڕێکەیان بەڕێکەن خۆش بێگزارێ، خۆش بێگزارێ، واتە خۆش، کاتێکی خۆش بۆ بچێتە سەر، خۆش بۆ تێپەڕێ. سەفەر بەخێر، سەفەر سەلامەت. ڕێبوارەکە ئەڵێ چی؟ مەمنونم، مەمنونم. بۆ سوپاسکردن ئەڵێ مەمنونم، ئەڵێ متشەکرم، متشەکرم، ئەڵێ چی؟ مرسی، مرسی. ئەوانە هەمووی بۆ سوپاسکردن بەکارێ. وێنەی سێهەم لە کاتی هاتنەوەی ڕێبوارەکەی گەشتیارەکەی لە چی؟ لە سەفەر. دووستان و مسافر. دووستان ئەوتان هاوڕێیان، مسافریش واتە ڕێبوار، گەشتیار و کەسێک کە بۆ سەفەرەچێ. ئەڵێن چی؟ ئەوان پرسیاریەکەن، ئەڵێن خۆش گۆزاشت، خۆش گۆزاشت،
ئەڵێن خۆش بوو، کاتێکی خۆش و بۆ بەسەر چوو، کاتێکی خۆشت بەسەر برد، ڕێبوارەکەڵێ چی؟ جای شما خالی، جای شما خالی، واتە شوێنی ئێوە بەتاڵ، یا خۆمان ئەڵێن بێ ئێوە ناخۆش. باشە؟ دێنە سەر بەشی دووهەم. مەریەم سیمین هەردووکیان ناوە. مەریەم ئەڵێ چی؟ ساڵ نۆ مۆبارەک، یاخود عیدێ شما مبارەک، واتە ساڵی نوێت پیرۆز، یاخود جەژنی ئێوە پیرۆز بێ. باشە؟ چەند ڕۆژێکی کە جەژنە، جەژنی قوربان، ئەتوانی بۆنە بڵێ عیدێ شما مبارەک، یاڵێ عیدە قوربان مبارەک. باشە؟ بەڵام ئەوەی کە باوەڵێن چی؟ عیدتون مبارەک، عیدت مبارەک، عیدە شما مبارەک، ئەوها ئەوەیتەوە. سیمین ئەڵێ چی؟ ساڵ نۆ هەم مبارەک، ساڵ نوێ شما هەم مبارەک، واتە ساڵی نوێ ئێوەش پیرۆز بێ، یاخود دەڵێ چی؟ عیدە شما هەم مبارەک، واتە جەژنی ئێوەش پیرۆز بێ. وێنەی شەشەم، پدر واتە باوک سینە ناوی کوڕە، پدر ئەڵێ چی؟ تەڤەلۆدت مبارەک، تەڤەلۆدت مبارەک، واتە لەدایکبوونت پیرۆز. سینە ئەڵێ چی؟ مەمنونم، تەڤەلۆدت مبارەک، ئەڵێ چی؟ مەمنونم. میزبان، میزبان واتە ئەو کەسەی کە میوانداریەکە، مهمان واتە میوان، میزبان ئەو کەسەیە کە میوانداریەکات. باشە؟ میزبان ئەڵێ چی؟ سەلام، خۆش ئامادیت، سەلام، خۆش ئامادی. بە بازاڕی ئەڵێن چی؟ سەلام، خۆش ئامادی، سەلام، خۆش ئامادی، ناڵێن خۆش ئامادیت، ئەڵێ سەلام، خۆش ئامادی. مهمان واتە میوان ئەڵێ چی؟ خیلی ممنون، خیلی ممنون، واتە زۆر سوپاس. وێنەی حەوتەم، گفتوگۆی نێوان مەریەم و زەهرایە. مەریەم ئەڵێ چی؟ ئێمروز ئەمتحان داری؟ ئێمروز ئەمتحان داری؟ واتە ئەمڕۆ تاقیکردنەوەت هەیە؟ زەهرا بەلێ، بەلێ. مەریەم ئەڵێ چی؟ موفق باشی، موفق باشی، موفق باشی، سەرکەوتوو بی. زەهرا مەمنونم، مەمنونم. هەشتم، مادر و مینا. مادر ئەڵێ چی؟ مبارک باشه، تبریک میگم دخترم، مبارک باشه دخترم، تبریک میگم دخترم، واتە پیرۆزت بێ کچەکەم، پیرۆزباییت لێکەم کچەکەم. باشە؟ مینا ئەڵێ چی؟ متشکرم، متشکرم. وێنەی نوێیەم، پسر خەیاط، واتە کوڕ و بەرگدرو. پسر ئەڵێ چی؟ از صبح تا حالا خیلی کار کردید، از صبح تا حالا خیلی کار کردید. ئەو صبحە کە خۆمان بە صبح ئەیخوێنینەوە، حەکە دەرناخەی، ناڵی صبح، 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 از صبح، از صبح، از صبح تا حالا خیلی کار کردید، واتە لە بەیانیوە تا ئێستا ئیشتان زۆر کردووە. خەستە ناباشید، خەستە ناباشید، واتە ماندوو نەبن. خەیاط ئەڵێ چی؟ سەلامەت باشید، سەلامەت باشید، واتە سەلامەت بن. دواتر دێنە سەر ڕاهێنانەکان. بەڵام پێش ڕاهێنانەکان ئەم ڕستانەی کە دراوە وەکو خۆی جوان فێری بن. ئەویش کۆمەڵە دەستەواژەی پرسیاری و وشەی پرسیاری و کورتە ڕستە و ڕستەیە کە تۆ ڕۆژانە ئەم پرسیارانە پێویست و پێیە بێ. پرسیارەکەی داوە لە بەرامبەری وەڵامەکەشی یاوە وەکو نمونەیەک بۆی کە تۆ پرسیاری کرد لە کەسێ، یاخود ویست و پرسیاری شوێنێ لە کەسێ بکەی، بۆ شێوازە پرسیارکەیت و بۆ شێوازەش وەڵام بیتەوە.
پرسیاری یکم ئەڵێ چی؟ خانه شما کجاست؟ خانه شما کجاست؟ واتە ماڵی ئێوە لەکوێیە؟ خانۆکەی ئێوە لەکوێیە؟ لە وەڵامە ئەڵێ چی؟ خیابانە ئازادی. واتە شەقام یاخود خیابانی ئازادی. با چه کسی یاخود با کی زندگی میکنید؟ واتە لەگەڵ چ کەسێکە یا لەگەڵ کێیە ژیانەکەن؟ ئەڵێ چی لە وەڵامە؟ با خانەوادەم. با خانەوادەم واتە لەگەڵ خێزانەکەم. با کی زندگی میکنی؟ با خانەوادەم. یاڵێ چی؟ تەنهایی واتە بەتەنیا. دواترم پرسیارەیە کە گرنگە ئەڵێ چی؟ چەند تا خواهر برادر دارید؟ چند تا خواهر برادر دارید؟ واتە چەند خوشک و برات هەیە؟ ئەوش ئەڵێ چی؟ فقط یک خواهر دارم. فقط یک خواهر دارم. باشە؟ دواتر ئەڵێ چی؟ چقدر فارسی بلدید؟ چقدر فارسی بلدید؟ واتە چەندێ فارسی ئەزانی؟ ئەڵێ چی؟ زیاد بلد نیستم. زۆر نازانم. باشە؟ دواتر پرسیاری تر ئەڵێ چی؟ چرا فارسی یاد میگیرید؟ چرا فارسی یاد میگیرید؟ بۆچی فارسی فێرە بن؟ ئەڵێ چون زبان فارسی را دوست دارم. چون زبان فارسی را دوست دارم. واتە چونکە زمانی فارسیم حەز لێیە، خۆشە. دواتر ئەڵێ چه نوع کێکی را دوست دارید؟ چه نوع کێکی را دوست دارید؟ واتە چ جۆرە کێکێکتان حەز لێیە؟ ئەڵێ چی؟ کێکێ شۆکۆلاتی. کێکێ شۆکۆلاتی واتە کێکی شۆکۆلاتی بە شۆکۆلاتەوە. دواتر ئەڵێ کدام یک از این فصلها را دوست دارید؟ کام یک لەم وەرزانەتان حەز لێیە؟ دواتر ئەڵێ چی؟ فصل بەهار. فصل بەهار واتە حەزم بە فەسڵی بەهارە، وەرزی بەهارە. پرسیاری کۆتایی ئەڵێ معمولاً برای صبحانه چه چیزی میخورید؟ معمولاً برای صبحانه چه چیزی میخورید؟ ئەوش چی؟ چای، نان و پنیر. واتە بە شێوەیەکی ئاسایی بۆ قاوەتی بەیانی چییە خۆی؟ چییە خۆن؟ ئەوش ئەڵێ چای، نان و پەنیر. واتە چای و نان و پەنیر. پرسیارەکانی سەرەوە لەبەر بکەن بۆ ئەوەی بە جوانی شێوازی پرسیارکردن و شێوازی خوێندنەوەکەشی فێر بن. دواتر وەرنە سەر ڕاهێنانەکان. ڕاهێنانەکان ئاسانە. ئەڵێ هەر ڕاهێنانی یەکەم ئەڵێ هەر یک از جمله‌های سمت راست را به پاسخ‌های مناسب آن در سمت چپ وصل کنید. واتە هەرێک لە ڕستەکانی لای ڕاست بە وەڵامە گونجاوەکانیان لە لای چەپەوە بگەێنن. دواتر ئەم ڕاهێنانەشی کارکەن و ئەگەر وەڵامەکانتان نەزان یاخود پرسیارێکتان هەبووتان لە کۆمنت پرسیارەکە بکەن. ڕاهێنانی دووهەم ئەڵێ واژه‌های زیر را مرتب کنید و جمله بسازید. واتە ڕستەکانی خوارەوە ڕێک بخەن و ڕستە دروستکەن. یک واژه اضافه است. یک واژه اضافه است. واتە یەک وشە زیادە. ئەوەش ئاسانە. یەکەمی بۆ شیکارکردوون و ڕاهێنانی دووهەم ڕاهێنانی سێهەم بپورن. جاهای خالی را با واژه‌های پرسشی مناسب پر کنید. واتە شوێنە بەتاڵەکانی خوارەوە بۆ شایەکانی خوارەوە بە وشەی پرسیاری گونجاو پڕ بکەنەوە. باشە؟ ڕاهێنانی چوارەم لێگەڕێن و هەروەها پێنجەمی چونکە سیدەکەتان لەبەردەست نییە. بۆ وانەی داهاتوو دێنە سەر وانەی هەڤدەهەم. تکایە وانەکانی پێشتر جوان بخێنن. بیرتان نەچێت لایکی ڤیدیۆکە بکەن و لە تەلەگرامیش لەگەڵم بن. ئەگەر تەلەگرامیشتان نییە دای بەزێنن چونکە بۆ فێربوونی فارسی تەلەگرام زۆر گرنگە. بە هیوای کاتێکی خۆش، خواتان لەگەڵ.
لطفاً فراموش نکنید برای یادگیری بیشتر ما رو در تلگرام و یوتیوب همراهی کنید. در تلگرام @محمد فارسی 97. در یوتیوب @محمد صلاح.